يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو داواکردنی درود و ڕەحمەت و سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلى الله تعالى عليه وسلم. 28 ذي القعدة برو ڕۆژەکانی ذی الحجە هەنگاو ئەنێن باشترین ڕۆژەکانی خوددا لەسەر زەویە کە ئیمامی ئیبن کەثیر ئەفەرمێ هیچ ڕۆژێک نییە تەواوی تاعەتەکان بکرێتیە کۆ بکرێتەوە، هیچ ڕۆژانێک نییە تەواوی ڕوکنەکانی ئیسلام تیا کۆ بکرێتەوە ئەم دە ڕۆژە نەبێ کە خوا جەلە جەلالوهو لە قورئانە سوێنی پێ خواردووە والفەجر وەلەیال عەشر. ئێمە ئیماندار هەمیشە لە غەمی ئەوان کە چۆن خوددا جەلە جەلاوهو لێمان ببورێ. رب العالمینش بە بەرەکەت و ڕەحمەتی خۆی دەروازەکانی ڕەحمەت ئەکاتەوە بەسەرمانە، هەر بەینە مەوسیمێکی ڕەحمەتی خوددا دەست پێ ئەکا و هەندێ لە عەبدەکانی خوددا هەڵ ئەبژێرن کە خوددا جەلە جەلاوهو لێ ئەنخۆش ببێ. هەموو ئێمە تەمەنامان ئەکرد ئێستا لە حەج بین، هەموو تەمەنامان ئەکرد ئەو فەریزە گەورەیە زۆر بە گەورەی جێبەجێ بکەین. فەرزێکی سەرشانی هەمومانە و هەمومان ئومنیەتمان ئەومان کە چۆتە عومرە و ئەومان کە نەچووە تەمەنای ئەوەکەین ڕۆژە عومرە بکەین. هەموو ئەوانەمان کە ئەمانەوەیە ڕۆژێک لە ڕۆژان قوربی خوا بەدەستبێنین، حەج لە فکر و زیهنمانە هەیە. ئەکرێن لە ماڵەکەی خۆمان و لێرە هەندێ ئەعمال و کردەوە هەیە جێبەجێیان کەین حەجمان دەستگیر ببێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ڕۆژێک لە مەجلیسێکی مبارەکیدا دانیشتە بوو، هەندێک لە هاوڵان هاتن یا رسول الله ذهب أهل الدثور بالأجور، دەوڵەمەندەکان هەموو ئەجر و پاداشتەکانیان برد، ئەوان حەجەکەن، ئەوان عومرەکەن، ئەوان جیهادەکەن، ئێمە هیچمان پێ ناکرێت. فەرمووی شتانێکتان پێ ئەڵێم بەوانە ئەگەنەوە لە دوای نوێژەکان ذیکرەکان بە چاکی بخوێنن، 33 جار سبحان الله و 33 جار الحمد لله و 33 جار الله أكبر و لا إله إلا الله وحده لا شريك له، ئەجری ئەوانتان دەستگیر ئەبێ، فەضیلەتی ئەوانتان دەست ئەکەوێ. یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە بۆ ئێمە پەیوەندی ئێمەیە لەگەڵ خوایە. ئەم پەیوەندیە چەندێک ڕێک و جوان بێ ئەوەندە حەج و عومرە تۆ دەستگیر ئەوێ. بۆیە ئەگەر بەس سەیری نوێژەکان بکەین، ئەوەی بە دەوری نوێژەکانە هەڵ ئەسووڕێ، بزانە چۆن دەرگاکانی حەج و عومرەت بۆ ئەکات. پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم فەرمێ هەر کەسێ لە ماڵەکەیە دەستنوێژێکی زۆر جوانی گرت، اینجا ڕووی کردە دەرەوە لە ماڵەکەی خۆی و هیچ مەبەستێکی نەبوو تەنها نوێژی جەماعەت نەبێت لە مزگەوتە، نوێژێکی فەرز و مەکتوبەی جەماعەت جێبەجێکە، إلا خوا جل جلاله فأجره مثل أجر الحج، أو كسا أجر پاداشتی حجێکی تەواوی مەقبوڵی هەیە. نوێژی بەیانی لەگەڵ نوێژی عیشا، دوو نوێژە گرنگەکە فارقی بینی منافق و غیری منافق، ئەم دوو نوێژە کە زۆر گەورەیە بزانە پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم چۆن بۆت بەیان ئەکە. لە فەرمایشتێکە فەرمێ نوێژی عیشا هەر کەسێک لە جەماعەتە جێبەجێیکە وەکو وایە حەج و عومرەیەکی جێبەجێ کردبێ. ئەوەندە گەورەیە کە نوێژی تاریکی ئینسان جێبەجێ بکە بێتە ڕووناکی بۆ ڕۆژی تاریکی. یا نوێژی بەیانیە فەرمێ هەر کەسێک نوێژی بەیانی لە جەماعەتە کرد و لە موسەڵاکەی خۆیان مایەوە ذیکری کرد هەتاوەکو خۆر هەڵدێ، ئەو کاتە دوو ڕکعەت نوێژی کرد ئیلا حەج و عومرەیەکی تامی بۆ ئەنووسرێ، کە ئەمە زۆر گەورەیە بۆ ئێمە ئیماندار بزانین چۆن مامەڵە ئەکەین لەگەڵ نوێژی بەیانی و عیشایە. نوێژی جومعان کاتێک کە زوویتە ناو مزگەوتەوە خۆت تەئخیر ناکەی،
ئەو کەسانە مژدەیان لێبێ کە زوو دێنە ناو مزگەوتەوە پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم مژدەی پێداون کە ئەوانە ئەجری حەجێکی تەواویان هەیە. هەموو ئەمانە باسی نوێژەکان بوون کە سعیدی کوڕی موسەیب ئەفەرمێ هیچ شتێکم نەبینیوە لەناو فەرمایشتەکانە بە ئەندازی زوو هاتن بۆ جمعە وەکو حەج بۆت بنووسن. ئەجر و پاداشتەکەی ئەوەندە گەورەی زوو بێت. ئەمە بەنسبەت بینی خۆت و خوداوە، واتە نوێژەکانت بە پاشی هاتن دەرەوە، بە مەبەست و مەرامی هاتن بۆ جەماعات، جوان جەماعەتەکان جێبەجێکردن، دانیشتن دوای جەماعەتەکان، ذیکر و ئەوڕاد هەمووی بە حەج و عومرە بۆ تۆ ئەنووسرێ. لەگەڵ ئەمەشە تەنها ئەمەندە کفایەت نییە، چونکە ئیسلام دوو بەش. پرسیارەکەن لە ئیمامی غەزالی فەلسەفەی دین لە چیایە؟ ئەفەرمە دوو شتە، ڕەوشتت لەگەڵ خوایە چۆنە، لەگەڵ عەبدەکانی خوایە چۆن. ئەمە ڕەوشت لەگەڵ خوایە بەو شێوازەیە حەج و عومرەی کامل بۆ تۆ ئەنووسرێ، ئەی لەگەڵ بەندەکانی خودایە. پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم ئەنەس بۆمانە گێڕێتەوە فەرمێ کەسێک هات یا رسول الله چی بکەم؟ ئەمێ لە پێناوی خوایە جیهاد کەم. پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم فەرمی بڕۆ چاکەکە لەگەڵ دایکتە ئەو کاتە فەئەنتە حاج ومعتمر ومجاهد، هەم حاجیت و هەم عومرەکاریت و هەم مجاهدی. کابوو لەگەڵ مەخلوقاتی خوا کە مامەڵەت جوان ئەبێ، تایبەت ئەوانەی کە ڕەب العالەمین ئەمری پێکردو و ئیشارەتی پێکردو پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم پلەی تۆ بەرز ئەبێتەوە بۆ ئاستی حاجیەکان، بۆ ئاستی ئەو کەسانەی کە عومرەکار و مجاهدن. بە دوای گرفتی خەڵکەوە چەندێک بڕۆی ئەجر و فەزیلەتت بۆ ئەنووسری. هەر موسڵمانە لەسەر زەویە کاری بە تۆ هەبوو، بچۆ بەدەم کارەکەیەوە. ابن عومەر فەرمێ ئەگەر موسڵمانێک کارێکی بە من هەبێ بەدەم کارەکەیەوە بڕۆم، پێم خۆشتر لەوە یەک مانگ لە پەنای کەعبەیە ئیعتیکاف بکەم، هیچ نەجوڵێم و خەریکی خواناسی و تاعەت بم. ئەوەندە گەورەیە بەدەم خەڵکەوە ڕۆشتن. ئیتر سەواء کەسەکە تەعزیەی هەیە بەدەمیەوە ئەڕۆی، نەخۆشی هەیە بەدەمیەوە ئەڕۆی، هەر گرفتێک لە گرفتەکان کە بە تۆ چارەسەر ئەکرێ و ئەچی بەدەمیەوە، سڵحێکی بۆ ئەکەی. ئەمە فەزیلەتێکی زۆر گەورەیە. خۆشەویستی دڵ صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ هەر کەسێ بۆ قەضای حاجەی موسڵمانێک ڕۆشتە دەرەوە لەگەڵیا، بۆشی جێبەجێ کرد، حەج و عومرەیەکی تەواوی بۆ نووسراوە. ئەگەر لەگەڵ یا ڕۆشت و پێی جێبەجێ نەکرا، عومرەیەکی بۆ نووسرا، فەضیلەتی عومرەیەکی دەستگیر ئەبێ. ئەمانە هەمووی کۆمەڵە کردەوەن کە ئێمە لەم ڕۆژانەی خواناسیەمانە ئەتوانین لە خوا زۆر پێی نزیک بینەوە. عەزیزان، ئێمە سێ جۆر عیبادەتمان هەیە. عیبادەتێکی فەردی شەخصیمان هەیە کە ئینسان بینی خۆی و خوا جێبەجێ ئەکات. هەندێک عیبادەتمان هەیە دەسە جەمعیە، هەندێک عیبادەتمان هەیە هەموو ئومەت پێکەوە جێبەجێ ئەکات. ئەو عیبادەتانەی کە فەردین، نوێژە سونەتەکانت، ذیکرەکانت، خەیر و سەدەقات. ئەو عیبادەتانەی کە دەسە جەمعین وەکو نوێژە جەماعەتەکان، وەکو ئەم مەوسیمەی کە ئێستا ئێمە بەرەو پیری ئەڕۆین، ئەم ئەیامانەی کە هەموو موسڵمانان ئەوانەی کە نوێنەری ئێمەن لە حەجە ئەوان عەبدایەتی خۆیان ئەکەن و ئێمەش لێرە عەبدایەتی خۆمان ئەکەین. ئەوان لەبەیک اللهم لەبەیک و ئێمەش الله ئەکبەر ئەکەین. عیبادەتی ئومەتیشمان هەیە بۆ هەستانەوەی ئومەت کە هەموو ئومەت پێکەوە هەنگاو ئەنێ بۆ هەستانەوەی عەدالەتی ئیسلامی جارێکتر لەسەر زەوی و نەمانی ئەم زوڵم و ستەمەی کە جیهانی تاریک کردووە. ئێمە ئێستا لە عیبادەتێکی دەسە جەمعی زۆر گەورەن. عولەما فەرمون بۆ عیبادەتی دەسە جەمعی ئەجری زۆر گەورەیە، چونکە هەنگاو بۆ عیبادەتی ئومەت، بۆ هەستانەوەی ئومەت. بۆیە ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم نابێت کەم تەرخەمیکەین لەم ڕۆژانەی کە بەسەرمانە دێ. جوانترین ڕۆژەکانی ژیانمانە کاتێکە بەرەو پیری ئەڕۆین، هەنگاو بەرەو پیری ئەنێن. جوانترین عیبادەتەکان کە هیچ عیبادەتێک نییە بە ئەندازی ئەوانە گەورە بێت لەم دە ڕۆژەیە ئەکرێکە لەبەردەستە. چۆن خۆت ئەڕازێنیت؟ ئێمە تا ساڵێکی تر ڕەمەزان ئیتر ئەم جۆرە شتەمان دەستگیر نابێت، ئەم فەزڵ و گەورەیەمان دەست ناکەوێتەوە. ئەبێ ئاوەدانی مزگەوتەکانمان لە ڕەمەزانمان زیاتر بێ، نوێژی بەیانی عیشامان جەنگمان کرد بێ لە جاران زۆرتر بێ، ختمەکانی قورئان، ذیکر و ئەورادەکانمان، دوعای زۆر و پاڕانەوە و لاڵانەوە، خۆنەویکردن لە حزوری خوایە جەل جەلالوو. هەموو ئەمانە پەیامانێکی زۆر گەورەن کە لەم ڕۆژانە ئێمە ئەبێ بەرزیان کەینەوە و کاریان لەسەر کەین و ئیشیان لەسەر کەین.
عزيزان ئەم ڕۆژانە ڕۆژانی سەدەقە و خێر و خێرات، ڕۆژانی ڕۆژوگرتنە، ڕۆژانی هەر جۆرە عەبدایەتێکە کە تۆ بەرزیکەیتەوە بۆ خودا، ڕۆژانی شەوانی زیندەیە، ڕۆژانی شەوانێکە کە تۆ شەوەکان وەکو ڕۆژت عەبدایەتی تێدا کردبێ. بۆیە عولەما فەرموون خوددا جەلە جەلالوهو سوێنی بە شەوانی قەدر نەخواردووە، بەڵام سوێنی بەم دەشەوە خواردووە، ئەوەندە گەورەیە. ڕۆژەکانی زۆر گەورەترە لە ڕۆژەکانی قەدر، شەوانی قەدر لەمانە گەورەترە، بەڵام خوددا جەلە جەلالوهو بۆ ئەوەی فەضیلەت بەم شەوانەش بدا و ئاگامان لە شەوەکان بێ، ئەفەرمێ وەالفەجری وەلەیالین عەشر. داوامە لە ذاتی پاکی پەروەردگار خوایە ڕەحمەت و بەزەی بەسەرمانە ببارێنە، یا ڕەبی خوایە لە گوناهەکانمان ببورە، یا ڕەبی خوایە ئەم دەڕۆژەی کە بەرەو پیرمان دێ خوایە بیکەرە دەڕۆژانێک کە تۆ لێمان ببووری، کە تۆ لێمان ڕازی بی. خوایە گیان داوات لێ ئەکەین دڵمان وابەستەی خۆت کە، بەرەو لای خۆتمان بەرزکەرەوە، همت و هیدایەتمان زیاد کە، ئارامی بخەرە دڵمانەوە یا ڕەب العالەمین. خوایە ئارامی بخەرە ناو ماڵەکانمانەوە، ئارامی بخەرە ناو وڵات و نیشتیمانمانەوە، ئارامی بخەرە ناو ئومەتی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. یا ڕەبی خوایە شەڕ و ئاشوب لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوور خەرەوە. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین عەدالەتی خۆت بۆ سەر زەوی بجێڕەوە، لە فتنە و مەسائیبی ئەم ڕۆژگارە ڕزگارمان کە یا ڕەب العالەمین، لەژێر دەستی کافران ڕزگارمان کە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە ئەم عەبدانە کە هاتوونەتە ئەم ماڵەی تۆ، ئەمانە دەستی زەلیلی بەرز ناکەنەوە تەنها بۆ تۆ نەبێ. خوایە داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت دوعاکانیان گیرا بکە یا ڕەب العالەمین. ادعوا الله وأنتم موقنون بالإجابة.